جامی نەتەوەکانی ئەوروپایە و هەموو چاوەکان لەسەر فەڕەنسا و ئیتاڵیا و ئینگڵتەرایە. بەڵام تیپێک بە یەک برنەوە لا قۆناغی کۆمەڵەکان سەردەکەوێت و با شوێنەی دەگاتە یاری کۆتایی و دەبێتە پاڵەوان. ساڵی 2004 پاڵەوانێتی جامی نەتەوەکانی ئەوروپا لەسەر خاکی پرتوگال دەست پێ دەکات. پێکاتەی فەڕەنسا و ئینگڵتەرا پڕ لە ئەستێرەیە. پرتوگالی خاوەن ماڵیش با پێکاتێکی تێکەڵ لازموندار بە سەرکردایەتی لویس فیگۆ و یاریزانەلاوەکان بە سەرکردایەتی کریستیانۆ خۆی بۆ نازناوەکە مەڵاز داوە. بەڵام تیپێکی بەرگسپی بە کەمێک خەتی شینەوە دەبێتە ئەسپی ڕەشی پاڵەوانێتیەکە و چیرۆکی سەرنجڕاکێش لەسەر خاکی لژبۆنە دەنووسێتەوە. ئەسپە ڕەشەکەی یۆرۆی 2004 هەڵبژاردەی یۆنان بوو. فەلسەفەی یۆنانیەکان لەو ساڵەدا لە تۆپی پێدا خۆی نیشاندا. باڕانراتی ئۆتۆڕێاگلی توانیان بە ئەمنی نازناوەکە بمەنەوە. لا قۆناغی کۆمەڵەکان سپارتاک هۆستەکان لا کۆمەڵە یەکەم سەرەتای یاری یەکەمیان بە ئەنجامی 2-1 لە پرتوگال بردەوە. لە یاری دۆمیشدا بەرامبەر ئیسپانیا یەکسان بوون. لە یاری سێمیش بەرامبەر رووسیا شکستیەنا. لە کۆتاییدا بە 4 خاڵەوە لەگەڵ ئیسپانیا یەکسان بوون. بەڵام بە جیازی گۆڵ وەک دووەمی کۆمەڵەکە گەیشتە قۆناغی چارەکی کۆتایی و پرتوگالیش با 6 خاڵەوە بە یەکەمی کۆمەڵەکە گەیشتە ئەمان قۆناغ. لا قۆناغی چارەکی کۆتایی یۆنان بە ئەنجامی گۆڵێکی بێوەڵام لا فەڕەنسای بردەوە و بربەستی ئەو قۆناغەشی بڕی. لا قۆناغی چوارگۆشەی زێڕینیش یۆنان ڕوبەڕووی چیک بووەوە و پرتوگالیش بەرامبەر هۆڵەندا وەستایەوە. یۆنان بەرامبەر چیک زەحمەتی زۆری بینی و یارێکە چووە 2 گێمی زیادکراو. لا خولەکی 104دا ترایانۆس دێلاسی بەرگریکار با تۆمارکردنی گۆڵی زیوین بردنەوەی بۆ یۆنان نووسیەوە و هەڵبژاردەکەی گەیاندە یاری کۆتایی. دەزانیت گۆڵی زیوین چی بوو؟ جیلی ئاتونی دەزانن، ئێمەش بیرتانی دەخەینەوە. لا ڕابردوودا کاتێک یارەکە دەچووە 2 گێمی زیادکراو هەر تیپێک لە هەر خولەکێکی یارەکەدا گۆڵی تۆمار کردایە ڕاستەوخۆ بۆ گۆڵە دەبووە براوەی یارەکە و فیکەی گۆڵەکە فیکەی کۆتایی یارەکەش دەبوو. بۆش دەوترا گۆڵی ئاڵتوونی. بەڵام لە یۆرۆی 2004 یاسای گۆڵی زیوین شوێنی یاسای گۆڵی ئاڵتوونی گرتەوە. کاتێک لا 2 گێمی زیادکراو تیپێک گۆڵ تۆمار دەکات ڕاستەوخۆ یارەکە تەواو نابێت. بەڵکو دوای کۆتاییاتنی ئەو ژێمە ئەگەر گۆڵ یەکسانی تۆمار نەکرابوو ئەوە تیپەکەی گۆڵەکەی تۆمار کردبوو دەبووە براوەی یارەکە و بە گۆڵەکەش دەوترا گۆڵی زیوین. بەڵام لا ساڵی 2005 فیفا ئەو یاسایی هەڵوەشاندەوە و ئەگەر گۆڵێکیش بکرێت یارەکە تاکو و خولەکی 120 بەردەوام دەبێت. هەر لامان قۆناغیشدا پرتوگال 2-1 لە هۆڵەندای بردەوە کە گۆڵ یەکەم کریستیانۆ ڕۆناڵدۆ تۆماری کرد. لە یاری کۆتایی یۆنان و پرتوگال لەسەر یاریگای ئیستادیۆ دا لیوزی تایبەت بەیانەی بەنفیکا ڕوبەڕوویەک بوونەوە. لا خولەکی 57دا ئەنجیلۆس تاکە گۆڵ یارەکەی بۆ یۆنانیەکان تۆمار کرد و بەو تاکە گۆڵەش تیپەکەی کریستیانۆ و لویس فیگۆ شکستیان هێنا و سپارتاک هۆستەکانیش بۆ یەکەم جار لە مێژوودا بوونە پاڵەوانی کیشوەری ئەوروپا.